قەیوان پلەسمۆڵ مۆدیلێکی نوێ لە مۆڵ تێدا گرنگی بە کوالیتی و باشی کاڵەکان دەدرێت لە ڕۆژانی جەژنیشدا کراوە دەبن بەڕووی هاونیشتیمانیاندا. وەکو باسم کرد هۆرڤانم لەگەڵ دەبێت لەسەر مژارە. هۆرڤان، ئەو بەرهەمانی کە لەناو ئەم مۆڵەدا ئەبن زیاتر بەرهەمی چی وڵاتێکن، لە چی وڵاتێکەوە بۆی دێت؟ بەڵە سامیان ئەم کاتتان باش لە سلێمانی ماوەی 6 ڕۆژە مۆڵێکی نوێ کراوەتەوە، مۆڵێکی نوێی نایاب کراوەتەوە کە کۆمەڵێک براندی جیهانی و ئینتەرناشناڵ یاخود نێودەوڵەتی لەخۆ گرتووە. ئەم مۆڵە لە دوون و هۆم پێکاتووە کە هەردوو مۆڵەکە کۆمەڵێک پۆشاک و کۆمەڵێک پێداویستی زۆر لە سەرجەم بابەتەکانی تێدایە. بەڵام وەک باسم کرد هەمووی هی کۆمپانیا بەناوبانگە جیهانیەکانە و نرخیشیان لە ئاستی مامناوەند و بەرزدا. هەر لێرە لە سێمین نهۆمی ئێرە ڕێستۆرانتی ئەمریکی ABC کراوەتەوە. بەم چەند ڕۆژەوی سویانە وەکو مژدانەیەک بێ بۆ سلێمانی بۆ ئەوەی لە ئەم بەرە جەژنانە و ڕۆژانی جەژندا ئەم شوێنەش هەبێت کە خەڵکی بتوان کاتەکانی خوانی تێدا بەسەر برن. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم مۆڵە بەڕێبەری ڕاگەاندنی کۆمپانیای قەیوانم لەگەڵایە کاک ئەلەند مەحوی. کاک ئەلەندەم کاتت باش بەم باسکەی مۆڵەکەتان لە چی پێکاتوە ئەو کەرەستە و پێداویستانی کە لێرە دەفرۆشرێت لێرە. بەڵێ بەخێر بێن، ئێمە مۆڵەکەمان بە شێوازێکی نوێ کراوەتەوە. هەستمان بە فەراقێکە کرد لەو مۆڵانەی کێسا لە هەرێمی کوردستان هەن، زیاتر کۆمەڵێک دوکانن بەکرێت دراون. بەڵام ئێمە هاتین مۆڵێکی جیاوازمان دروست کرد کە بە تەواوی تەنها بۆ براندەکان و بۆ کاڵا باشەکان و ئۆرجیناڵەکان بێ و بە هیچ شێوەیەک لەم مۆڵی ئێمە ڕێگە بە کاڵای کۆپی نادرێت کە بهێنرێتە ناو و بفرۆشتێ و خۆمان ڕاستەخۆ لەگەڵ هەموو هاوبەشەکانمان لە مۆڵەکە ماوینەتەوە بە جێمان نەهێشتووە بۆ ئەوان. ئەوەی کە لێرە ئەفرۆشتێت و دەستەبەر کراوە بریتە لە کاڵا بۆ پیاوان، بۆ خانمان لە شێوازەکانی پێڵاو، جانتا، جلوبەرێک، سەعات، ئەکسسوارات، بۆن و مەیکەپ و هەموو ئەو مەجالانە و هەروەها بەشی تایبەتمان هەیە بۆ مناڵان کە هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ مناڵ هەیە لێرەش دەستەبەر کراوە. کەلوپەلی وەرزشی لێ بە هەمان شێوە و کۆمەڵێک براندی زۆر باشی لێ. بەڵام شێوازی براندەکانی ئێمە بە جۆرێکە کە ئێمە وەکالەت لە براندەکان وەرناگرین. ئەم مۆڵی ئێمە زیاتر تەعامل لەگەڵ مۆدێلەکات، لەگەڵ کۆلێکشنەکات. لە هەرێکێ لە براندەکان ئێمە یەک شێواز یان چەند شێوازێک کە بۆ ئەمڕۆی کوردستان پەسەندە و خواستی لەسرە و خەڵکی کوردستان بەدڵیە بێت ئێمە ئەوانە هێنین. ڕەنگە لە براندێکا تەنها چەند ئایتمێکی کەم بێنین، بەڵام بەگشتی زیاتر لە 200 براند لەناو ئەم مۆڵی ئێمەیە کاڵایان هەیە و کاڵاکانیان نمایش کراوە. سبێنە دەچی لە ناو جژنی قوربانی پیرۆزەوە. لە چ ڕۆژێکی جژنەوە مۆڵەکەی ئێوە دەبێت هاونیشتمانیان دەتوان لە کەیدا سەردانی ئێوە بکەن؟ بەڵێ لە دووهەم ڕۆژی جەژنەوە هەم قەیوان پڵەس مۆڵ و هەم ڕێستۆرانتی ABC کە ڕێستۆرانتی ABCش هەر لە ناوە مۆڵە لە نهۆمی سێهەم هەیە و کراوەتەوە بۆ یەکەم جار لە شاری سلێمانی کراوەتەوە. لە دووهەم ڕۆژی جەژنەوە هەیە لە کاتژمێر 10 بەیانی هەتا 12 شەو مۆڵەکەش و ڕێستۆرانتی ABCش کراونەتەوە پێشوازی لە میوانەکانمانەکەن. باسێکی ڕێستۆرانتی ABC بۆ بکە ئەو لە چی پێکاتەوە چەند براندا و چۆن لێرە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێیەکەن لە ئێستادا کە کۆرۆنا هەیە؟ بەڵێ ڕێستۆرانتی ABCش هەر بەخۆی براندێکی جیهانی و ئەمریکیە، نزیکەی 700 جۆر خواردن لەو ڕێستۆرانتە عەرزەکرێت و ئەم ڕێستۆرانتە لە وەکو کاتەکانی تر هەموو ژەمەکانی خواردن لە هەرێمی کوردستان لە کاتژمێر 10 بەیانیەوە تا 12 شەو بە هەمان شێوە هەیە و ئەویش بەشێکە لەم مۆڵە و خزمەتگوزاریەکانی پێشکەشەکات و ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان کراوە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای سلێمانی بەسەر ڕێستۆرانتەکان و بەسەر مۆڵەکانی سەپان بێتی ئێمە جێبەجێکەین. سەرڕای ئەوەش هەموو پێداویستیەکانی خۆپارێزی و پاکردنەوەی تایبەت بە خۆپاراستن لە کۆرۆنا لە هاتنە ژوورەوە هەتاکو ناو مۆڵەکەش ڕەچاوەکرێت. کاکە دەست خۆش بێ سامێ دەمێ باس لەوە بکەم لە سەرەتای داخڵبوون و هاتنە ژوورەوە بۆ نێو ئەم مۆڵە هەم تعقیب دانراوە هەم ماسک و دەستکەش دانراوە کەسانی کە دێنە ناو مۆڵەکە مەرجە لە سەریان کە ماسک بەکاربێن وە گونیشتن هەموو کەسانی کە دێنێرە دەبێت ماسک بەکاربێن چونکەوە مەرج و ڕێنمایی وەزارەتی تەندروستیە بۆی ئەگەر بێت و قەرەباڵەخیش دروست بێ لێرە بەریەکەوتن دروست نەبێت. سپاس دەکەم هۆرڤان ڕەفعەت لە سلێمانیەوە.